وەفتێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆبوونەوە و گفتوگۆ لەگەڵ بەرپرسانی عێراق لە بەغدادن و وەفتەکەی هەرێم نیازپاکی خۆی بۆ بەغداد نیشان دەدات. هەرچەندە لە ساڵانی ڕابردووشدا چەندین وەفتی تر سەردانی بەغدادیان کردووە، بەڵام ئەنجامێکی ئەو تۆی نەبووە. چاودێرانی سیاسی گفتوگۆکردن لە سەربنەمای دەستور بە چارەسەری کێشەکانی نێوان هەرێم و بەغداد دەزان و هەر ڕێکەوتنێک لە دەرەوەی دەستور بکرێت سەرکەوتوو نابێت. ئەم وەفدەی ئەمڕۆ کەچەوە بۆ بەغا پێم وایە هەنگاوێکی باشە و پێویستەکە لەسەر بنەمای ئەوەی کە پێی ئەوترێت دەستور گفتوگۆ بکەن لە دەرەوەی دەستور هەموو گفتوگۆیەکی سیاسی ئەنجامی نابێت. بنەما بۆ دانوستان بریتی بێلەوەی کە لە دەستورە هاتووە، جا ئەمە بۆ هەردوو تەرەف وایە، هەم بۆ لایەنی عێراقی و هەم بۆ هەرێمی کوردستان. وەفدەکە ئەرچی ئاسان نییە، پێویستەکە زمانی مامەڵەکردنی لەگەڵ لایەنی بەرامبەر حکوومەتی عێراقی لەم قۆناغەیە بە بڕێک لە بوردبینی زیاترەوە بێت. ئەوەی کە زۆر گرنگە لەسەر شتی شخصی و پۆست قسە نەکرێت، لەسەر ئەوەی دەستور و شێوازی داڕشتنی پەیوەندیکی نوێ لە نێوان بەغدا و هەرێمی کوردستانە لەسەر ئەمە قسە بکرێت. سەردانی ئەم وەفتەی هەرێم چاڕوان دەکرێت کرانەوەی دەرگاداخراوەکانی نێوان هەرێم و بەغداد بێت و ئومێد دەکرێت سەرەتایی توانەوەی ئەو بەسەڵەکە بێت کە چەند ساڵێکە بۆتە بەربەست لە بەردەم ڕێککەوتنەکانی هەردوولادا. ئازانێت کە فترەیەکی زۆرە گرژی واڵۆزیەکی زۆر کەوتۆتە نێوان پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغداوە. ئەمڕۆ ئەو سەردانەی شاندی ئەنجومەنی وەزیران یەکەم نیازپایکیە، دووەم گفتوگۆیە لەسەر ئەو کێشانەی کە چەند وەختێکە لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا دروست بووە. لە دوایەوە ئاڵۆزیە کە لە چەند ساڵی ڕابردوودا لە نێوان هەرێم و بەغدادا دروست بووە، پێدەچێت ئێستا حکوومەتی هەرێم ئەو باوەڕێ لەلا دروست بووبێت کە چارەسەری کێشەکان بەگەڕانەوە بۆ بەغداد و دانوستان دەبێت. ئەوەی گرنگە وەفتەکان دەبێت ڕنگدانەوەی حکوومەتی هەرێم بێت، نەک لایەنە سیاسیەکان، بەمەش دەتوانێت بە بەهێزی لەگەڵ بەغداددا دانوستان بکرێت و بگەنە ڕێکەوتنێک کە بناغەکەی دەستور بێت. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.